سڵاو ڕێزم هەیە لە خزمەت هەموو هاوڕێیانی خۆشەویستم. ئەوڕۆ ڕۆژی دووشەممە 30 مارچی 2020 یازدەی خاکەلێوەی 1399 کۆچی هەتاوی. براتان عەبدولخالق یاقوبی ئەمڕۆ دەمەوێ چەند سەرنجێکی خێرا لەسەر شعرێکی حەزرەتی مەحوی ئاراستەی ئێوەی خۆشەویست بکەم. هیوادارم کە بای ئەوەندەی بابەت تێدا بێ کە واتای ئەم شعرە و جوانی ئەم شعرەی تا ڕادەیەک بخاتە بەر دەست و چاوی ئێوە. شعرەکەی مەحوی ئەمەیە: لەکن من ئەسڵی نییە و نەبووە عەیشی تەنها خۆش، نییە بەهەشتی خودا هەم بەبێ ئەحیبا خۆش. پێم خۆشە جارێکی تر شعرەکە بخێنمەوە بۆ ئەوەی کە زیاتر لەگەڵ کەش و هەوای شعرەکە ئاشنا بن و بەجۆتاندا بچێت. لەکن من ئەسڵی نییە و نەبووە عەیشی تەنها خۆش، نییە بەهەشتی خودا هەم بەبێ ئەحیبا خۆش. لەم شعرەدا وێ دەچێ مەحوی بیهەوێ پرسیار لەوە بکات ئایا عەیش بە مەعنای ڕابواردنێک کە تەنها لە پێناوی چێژ و وەرگرتندا بێت ڕەسەنایەتی و ئەسڵیەتی هەیە یان نا. کەواتە پرسیاری گەورە و سەرەکی مەحوی لەم شعرەدا ئەوەیە: ئایا عەیش لە ژیاندا خۆشیە؟ ئایا ڕابواردن لە پێناوی خۆشی وەرگرتنی ڕووتدا بەشێکە لە ڕەسەنایەتی مرۆڤ و ڕەسەنایەتی ژیان؟ و دواتر بۆ پشتڕاستکردنەوەی ئەو پرسیارەی نمونەیەکیش دێنێتەوە و دەڵێ نییە بەهەشتی خودا هەم بەبێ ئەحیبا خۆش، کە لەم میسراعەدا بۆ ماڕوون دەکاتەوە کە گەورەترین نمونەی شوێنی خۆش لە ڕوانگەی ئەو کە بەهەشتی خوا بێت بەبێبوونی ئەحیبا و دۆست و هاوڕێیان لە ڕوانگەی ئەوەوە هەر خۆش نییە. جا بۆ ئەوەی کە واتای شعرەکە باشتر لێک بدەینەوە هاوڕێیان، ڕێگام پێ بدەن چەند ڕوونکردنەوەیەک لەسەر ئەو واتایانەی کە مەحوی بەدەستەوەی دەدات بخەینە بەر چاوی ئێوە و زیاتر شعرەکە شەن و کەو بکەین. دیارە ئەو شتێک کە مەحوی لێرە دەیەوێت باسی بکات واتە ئەوەی کە گومان لە ڕەسەنایەتی عەیشی تەنها دەکات جۆرێکە لە هەڵوێستگرتنی ئەو بەنیسبەت ئەخلاقی بوون و بە ئەخلاق ژیان. واتە لە واقعدا لێرە مەحوی دەیەوێت بە ئێمە بڵێ لە ژیاندا ئەگەر مرۆڤ تەنها بە شۆن ڕابواردنی ڕووتی لە پێناو خۆشی ڕەهادا بڕوات ئەوە نابێتە ژیانێکی ئەخلاقی. و حتا ئەگەر مرۆڤ بێت و بەهەشتی خودا بەبێ دۆست و هاوڕێ و هاودەنگانی خۆی داوا بکات ئەوەش دیسان نابێتە جۆرێک لە ئەخلاق مەندبوون و تەنانەت دینمەند بوون و خاوەن دین بوون. کەواتە پرسیار ئەوەیە گەلۆ دەبێت لە ڕوانگەی مەحویەوە ئەخلاقی بوون بە چ واتایەک بێت؟ ئایا مەحوی باوەڕی بەوە نەبووە کە ژیانی مرۆڤ دەبێ عەیشی تێدا بێ، ڕابواردنی تێدا بێت؟ ئایا لە ڕوانگەی مەحویەوە
خۆشی و ڕابواردن و عەیش و بەختەوەری لە ژیاندا ڕەوا نییە، ئەگەر سەرنج بدەین شێعرەکە تا ڕادەیەکی زۆر وەڵامی ئەومان دەداتەوە، چونکە ئەو بەهێنانی تەنها لەکن من ئەسڵی نییە و نەبووە عەیشی تەنها خۆش، یعنی ئەوەی کە عەیشێک بە تەنهایی و لە پێناوی خۆشی ڕوودا و معنایەکی تری تەنهاش هەڵبەت لێرەدا ئەوەیە کە عەیشێک بەبێ حوزوری یاران و ئەحیبا لە ڕوانگەی ئەوەوە ئەسڵی نییە. کەواتە عەیشی تەنها لەم شێعرەی مەحویدا دەتوانێت ئاماژەیەک بۆ خۆشی ڕووتی تەنها لە پێناوی خۆشیدا مانا بدات، مانایەکی تریشی ئەوە بێت کە عەیش و خۆشیەک بەبێ حوزوری یاران و بەبێ بەزمی ئەحیبا. بەو وانایە بێت ئێمە دەتوانی بڵین ڕوانگەی مەحوی لەم شێعرەدا بۆ ژیانێکی پڕ لە بەخت و هات، ژیانێک کە پێی بڵین خۆشی تێدایە، ئەو شتێک کە ئینگلیزەکان پێی دەڵێن هاپینەس، بەبێ حوزوری یاران ئیمکانی نییە. بەو معنایە دەتوانین بڵین مەحوی ڕوانگەی بۆ ژیانێکی خۆش ئەوەیە کە مرۆڤ دەبێ بە جۆرێک بژی کە شایستەی ژیانی ئینسان بێت، و ئەو شایستەبوونە تەنها ئەو کاتە مسۆگەر دەبێت کە مرۆڤ لە خۆشیەکانی خۆیدا تەنیا خۆی لە بەرچاو نەبێت، بە وتە دەروونکاویەکەی مرۆڤێکی نارسیست نەبێت، مرۆڤێکی خۆخواس و خۆتەوەر نەبێت. ئەو کاتە ڕەسەنایەتی لە خۆشیدا هەیە، ئەو کاتە خۆشی واتادارە لە ڕوانگەی مەحویەوە کە یەکەم ئەو خۆشیە تەنها لە پێناوی خۆشی ڕوودا نەبێت، بەڵکو ئامانجی گەورەتری لە پشتەوە بێت، و دووهەم ئەو خۆشیە بە تەنها نەبێت، بەڵکو لە حوزوری یاران و بەشێکیشی لە پێناوی دۆستان و هاوڕێیان و ئەحیبادا بێت. کەواتە بە پێی ئەم شێعرە بێت مەحوی حاشا لە عەیش ناکات، واتە باوەڕی وەکو باوەڕی ئەو کەسانە نییە کە پێیان وابێ خۆشی لە ژیاندا مرۆڤ لە حەقیقەت دوور دەکاتەوە، و بۆ ئەوەی کە زیاترین ڕێژەی حەقیقەت دەستە بەر بکرێ پێویستە زیاترین ڕێژەی ئازار بچێژرێت. ئەو باوەڕی بەوە هەیە کە خۆشی و عەیش و ڕابواردن بەشێکە لە ژیانی مرۆڤ، بەڵام ئەگەر بێت و تەنها لە پێناوی خۆشی ڕوودا بێت و بە تەنها بێت، واتە دوور بێ، خۆشیەکی بێبەری بێ لە حوزوری یاران، ئەوە ئەو جۆرە خۆشی لە لای ئەو ڕەسەنایەتی نییە. کەواتە مەحوی پێی وایە کە مرۆڤ دەبێ خۆشیەکەشی بەشێک بێ لە ئەخلاقی، خۆشیەکەشی بەشێک بێ لە خەمی پێکەوەبوونی لەگەڵ مرۆڤەکانی تر، و کاتێک لە ڕاستیدا ئەو ئیماژە لە لای ئێمە ئەوەندەی کە چڕ و پڕ دەبێت کە لە میسراعی دووهەمدا نمونە دێنێتەوە، و باڵاترین نمونە لە ڕوانگەی خۆی دێنێتەوە، ئەویش دەڵێ کە تەنانەت بەهەشتی خوددا کە گەورەترین خەڵاتی خوددایە بۆ دینداران، ئەگەر بێت و ئەحیبای تێدا نەبێت،
ئەوە لە ڕوانگەی ئەوەوە خۆش نییە. ئەوە نیشان دەدات کە مەحوی پێی وایە کە مرۆڤ جگە لەو باوەڕانەی کە هەیەی، جگە لەو هەست و سۆز و عاتیفانەی کە هەیەی و جگە لە ئەو خواست و ئیرادانەی کە هەیەی، شتێکی تریش لە ژیانیدا پێویستە کە لە دەرەوەی وجودی خۆی دەستە بەردەکردرێ و ئەویش بەزمی ئەحیبا و وجودی هاوڕێیان و حزوری خۆشەویستانە کاتێکە مرۆڤ لە خۆشیدایە. ئەوە نیشان دەدات کە مەحوی جگە لەوەی کە بە دوای حەقیقەتدا لە ڕێگای باوەڕەکانیەوە وێڵ و عەبداڵە، جگە لەوەی کە بە دوای جوانیدا دەڕوات لە ڕێگای هەست و سۆز و عاتیفەکەیەوە، جگە لەوەی کە بە دوای چاکە و چاکەکاریدا دەڕوا لە ڕێگای ئیرادە و خواستەکانیەوە، دەیهەوێ خۆشەویستی و عیشقیش لەسەر دەستی وجودی هاوڕێکانی و ئەحیباکانیدا مەوجود بێ و دەستەبەر بکردرێت. لەو دیدەوە دەتوانین بڵێین ڕەسەنایەتی بۆ بەزم و عەیش و خۆشی ئەو کاتە دەستەبەر دەکردرێت کە وجودی یاران دەستەبەر کرابێت، مسۆگەر کرابێت و هیچ خۆشیەک بە تەنها نەبێت. ئەو خۆشیە تەبعەن لێرەدا ئەگەر بە مانایەکی زۆر بەربڵاوی بگرین، دەتوانێت لە هاوسۆزیدا ڕەنگ بداتەوە، لە هاودەنگیدا ڕەنگ بداتەوە، لە هاوڕێیەتیدا دەنگ بداتەوە، لە هاوخەمیدا دەنگ بداتەوە، یعنی هەموو ئەو هاویانەی کە لە واقعدا پیشاندەری پێکەوە بوونە، ئەوەی کە بە ئینگلیزی پێ دەڵێن togetherness، پێکەوە بوونێک کە مرۆڤەکان بە یەک دەبەستێتەوە، مرۆڤەکان دەخاتە نێو تۆڕێک لە پەیوەندی سۆز و هەست و عاتیفە، لە باوەڕەکاندا، لە هەستەکاندا، لە خواستەکاندا، لەو دۆستایەتەکاندا. لەو ڕوانگەیەوە ئەو شێعرەی مەحوی سلمێنەری ئەوەیە کە نارسیست بوون لە مرۆڤدا نەخۆشیەکی گەورەیە و ئەگەر بە تایبەتی ئەو نارسیست بوون و خۆشەیداییە لە مرۆڤێک بێت کە دیندار بێت و زۆر هەوڵ بدا بۆ بەهەشتی خوددا و پێی وابێ ئەگەر تەنها دینداریەک بکات بەبێ ئەوەی کە خەمی مرۆڤایەتی هەبێت، ئەوە بەهەشتی خودای بۆ دەستەبەر دەبێ، بەڵام مەحوی حاشا لەو جۆرە بەهەشتەش دەکات و دەڵێ بەهەشتی خودداش بەبێ حزوری یاران لە ڕوانگەی ئەوەوە هەرگیز خۆش نییە. کەواتە خۆشی لە فەلسەفەی شێعری مەحویدا بەشێکە لە پێداویستەکانی ژیان، بەڵام ئەو خۆشیە دەبێت تایبەتمەندیەکی هەبێت لە ڕوانگەی مەحویەوە و ئەو تایبەتمەندیە ئەوە هەیە کە بە تەنها نەبێ، لە پێناوی ویستی تاکە کەس نەبێت، بەڵکو ئەو خۆشیە خۆشیەکی کۆمەڵایەتی بێ، خۆشیەک بێ لە نێوان حزوری ئەحیبادا. ئەلبەتە ئەگەر سەرنج بدەن مەحوی نەیویستووە ئەحیبا بە شێوەیەکی زۆر بە تەسک لە بەرچاوی ئێمە بنوێنێ، بەڵکو ئەحیبا مەبەست هەموو ئەو خۆشەویستانەیە کە دەتوانن لە خۆشەویستیەکی زۆر نزیکدا بن، وەکو مەعشوق و دڵدار، و ئەو خۆشەویستانی کە لە بازنەیەکی بەربڵاودا بن، وەکو هەموو مرۆڤەکان کە ئێمە دەتوانین تەنها بەخاتی ئەوەی کە مرۆڤن خۆشمان بوێن، نەک بەخاتی ئەوەی کە مەسەڵەن سەر بە نەتەوەی ئێمەن، یان سەر بە دینی ئێمەن، یان سەر بە ڕەگەزی ئێمەن،
یان سەر بەو ڕەنگی پێستن کە ڕەنگی پێستی ئێمەیە. ئەم جۆرە لە ڕوانگەیەکە کە ئەساس و بنەڕەتەکەی دەگەڕێتەوە سەرەوە تێزەی کە من پێشتریش لە وتارێکمدا لە سەر شێعری مەحوی بە ناوی مەحوی شاعری ئادابی محەبەتدا باسم کردووە، و ئەویش ئەوەیە کە عشقی مەحوی دین نییە، بەڵکو دینی مەحوی عشقە. سپاسی هەموو هاوڕێیان دەکەم و هیوام کاتێکی خۆشە بۆ هەموو لایەک.